ئەنجامانەی کە ڕاگەنراوە ئەنجامی جیاکردنەوەی دەنگەکانە ئەنجامی بەراییە لە سەدانەوە دوونەوە دەنگانەی کە تا ئێستا جیاکراونەتەوە هاوکات کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێت کە 26 بن کە ماوە کە دەنگەکانی تێدا جیا بکرێتەوە دواتر ئەنجامەکە بە شێوازێکی گشتی ڕادەگەنن بەڵام میکانیزمەکانی هەڵبژاردن سنوور لەم جارەدا گۆڕانکاری و بەسەرداهاتوو مەشوای کرد کە ڕێژەی کورسی ئەو کەسانی کە بەشداریان کردووە گۆڕانکاری بەسەردا بێت لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردن و میکانیزمەکانی بەتایبەت لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین لە دهۆکەوە بەڕێز سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووتری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە لە دهۆکەوە لەگەڵمانە بەڕێز سەربەست سپاس کە لەگەڵ کوردستان بچواری کاک سەربەست زۆر بەخێربەی دەمەوێت سەرەتا بپرسم کە زیادبوونی دەنگەکانی پارتی لەم هەڵبژاردنە هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ سپاس بۆیەوە هۆکارەکەی دیارە کە هەر لایەک هەوڵیدایە خەڵکی خۆی هان بدات و ئیشی لەسەر بکات و ڕێکارەکان یاتوانە بڵێم زانستی بەکاربێنێت تا بگاتە دەنگدەری خۆی پێشان بەڕاستیت پێش دو-سێ ساڵ و دواتر یعنی هەموو لایەنەکانیان دەزانی بەڕاستی هەڵبژاردن فەنە واتە تەکتیکە حتا بۆ گەیشتنی دەنگەکانیش و خەڵکەکانیشیان ئێستا فێربووینە کە ئەمە بابەتێکە و زانستە و دەبێت ئەو خاڵانە ئەگەر لەبەر چاو نەکرێن لە فەراغێک بانگەشەی خۆی دەکەن چونکە زۆر جار ڕوویداوە هەڵایەکیان دروست کردووە لە شوێنێکە دە دەنگیان هەیە لە شوێنێکی دیکەش احتیمال لە 100 دەنگیان هەیە کەس باگایان نەچووە بۆیە ئەم ڕێکارە تازە ئەمە تەسەوری من ئەگەرێکی دیکەش کەوەیە منافەسەی بەرامبەریش و خەڵکانی تریش هەبوو ئەوەی وا هاندەدا لە بۆ پارتی و لە بۆ غێری پارتیش کە ئەوانە زیاتر پەنا ببەن هەمووی خەڵکی خۆی بیبەنە سەر ڕۆژی دەنگدان بەشدار ببن و ئەم ئەنجامانەی باڵێ بەڕێز سەربەست ئەو میکانیزمی کەم جارە هەڵبژاردننی پێبەڕێەوە چوو بۆ نمونە فرەبازنەی و هەروەها ڕێژەی دەنگەکان بۆ دیاریکردنی ژمارەی کورسی لایەن و حزبە سیاسیەکان بە چه شێوازێک دەبێت جەنابەت شارەزای ئەم بابەتەیە گەر بۆمان ڕوون بکەیتەوە لەم هەڵبژاردنە بە چۆن دەخوێنرێتەوە؟ بەڵێ دیارە خۆ ئەمە ئەگەر ئێستا کوردستان یەک بازنە بە ئەنجامەکان جیا دەبوون بەڵام چونکە لایەنەکانی سیاسی زیوربەیان تەرکیزیان لە یەک ناوچەیە واتە دەبینی لە پارێزگایەک بۆ پارێزگایەک ئەنجامی حزبێک جیایە لە ئەوەی تر ئەمە چونکە مەسەڵەن باسی دهۆک بکەین یەک بازنەیە هەموو دەنگەکانی لێرەوە حیساب دەکرێت و ئەم کۆی دەنگەکانی بڵێن تەواو واتە هی صحیح تەقسیم دەکرێتە دابش دەکرێتە سەر 24ەکە ئەوە هەر حزبێکی چەند دەنگی هێناوە دابش دەکرێتە سەر ئەو معادلە ئەمە ڕێکارەکەی ئەوەیە بەنسبەت کۆتا هەر کەسێک زیاتر دەنگی هێنابیتن ئەو کورسیە بەخۆی دەباتن ئەم سیستەمەی دابشکردنی کورسیەکان بەڕاستی کۆنە لە ساڵی 1992 ئەوە پەیڕەو دەکرێتن و پێی دەڵێن ئەوە سیستەمی تەمسیلی ڕێژەیی لەگەڵ ئەوەی ئەو دەنگانەی ببوورن ئەو کورسیانە دەبینە بۆ ئەو لایەنە دەبێت ئەو لیستە دەبێت کە پاشماوەی دەنگەکانی لە هەمووی زیاترە هەروەتا هەمووی دابش دەکرێت باست لەوە کرد کە ئەگەر یەک بازنەی بووە جیاواز دەبوو دەکرێت پێمان بڵێ چی جیاوازە کە بۆ نمونە لە خولی پێنجەمی پەرلەمان هەڵبژاردن بە شێوەی یەک بازنەی بوو کوردستان بەڵام لەم هەڵبژاردنە فرەبازنەی بوو هەر پارێزگایەک بۆ خۆی بازنەیەک بوو بەڵێ ئەو کاتە کۆی دەنگەکانی تەواو لە هەموو هەرێم دابەشی بڵێن فەرەزان 95 دەکرا و ئەم لێرە ژمارەی بڵێن ینی ئەو معدەلی انتخابی بەرز دەبووە بەڵام لە هەمان کات هەموو حزبێکیش دەنگەکانی لە هەر چوار پارێزگا دەبوو سەریەک و کۆ دەبووە واتە ئەمە وای دەکە مەسەلەن بە تەسەوری خۆم ئەگەر وا بە پارتی احتیمالە 4-5 مەقعدی زیاتری لەبەر دەکەوت و ئەمەیە ئەگەری ئەوە کە مەسەلەن سیستەم هەر هەمان سیستەمە بەس دابشکردنی بازنەکان
تأثیر لەوە دەکات لەبەر ئەوەی سیستەمی حزبی لە کوردستان وایە ینی هەنێک حزب پارتی لە هەولێر و لە دهۆک تەرکیزی زۆرە یەکێتی مەسەڵەن لە سلێمانی و حەلەبچە و ئەوەی ئەمە تەسیرە جگە لەوەش بڵێ نفوسی ئەو پارێزگایە تا چەندە دەنگدەری ئەو پارێزگایە بە دقیقتر ئەمە چەندین خاڵن و خاڵێکی سێمیش ژمارەی ئەو کورسیەکانی کە کێبڕکی دەکەن لەو بازنەیە ئەمانە بڵێن عواملن وا دەکاتن کە ژمارەی کورسی هەر بڵێن هەر حزبێک چەندی دەبیتن واتە سەر و سیمای ئەو سیستەمای هەلبژاتن دەری دەخات. کەواتە کاریگەری ڕێژەی بەشداریکردنی خەڵکیش لە هەڵبژاردننی ئێستا بەراورد بە هەڵبژاردننی پێشوو لەسەر ژمارەی دەنگەکان و هەروەها یەکلاکردنەوەی هێزی یەکەم لەم هەڵبژاردنە چۆن بووە؟ بەڵێ خۆ مەسەلەن ئێستا ئەگەر هەمان سیستەم بە و 100 مەقعد بە مەسەلەن ئێستا ڕێژەی 45 مەقعدی پارتی ئەگەر ئێستا لە 195 دەبیتە 43 چونکە لە 195 بوو لە 95 عنی عفو لە 100 ببورن لە 145 بوو لە ئێستا لە 95 دەبیتە 43 واتە ینی ئەو ڕێژەیە کە دەڵێن بزانە ینی ژمارەیان کورسیەکان کەم بووە ینی بزانن ژمارەی دەنگی زیاد بووە بەڵام ژمارەی کورسی کەم بووە ئەمە فەن و تەکتیکی هەلبژاتنە سیستەمەکانی هەلبژاتن و بابەتی بازنەکان و بابەتی ئەو قەوارانەی کە بەشدار دەبن بەڕاستی ئەوە بابەتێکە دەبێت هەموو لایەنێک لی بزانیت زۆر مەبەستمە یەک پرسیاری دیکەش بکەم بە کورتی کاک سەربەست وەڵام من بەیتەوە سپاس دەکەم ئایا نرخی کورسی ئێستا چەندە واتە چەند زەنگ پێویستە بۆ بەدەستێنانی یەک کورسی ئایا ئەوەش کاریگەری نەبووە؟ ئەمە ئەکید جیایە لە بازنەیەک بۆ بازنەیەک یعنی ئەوە لە ڕێژەی دەنگدان تەسیری لێ دەکات جگە لەوەش لە ژمارەی بڵێن قەوارە و کاندیدی تاک ئەگەر ژمارەکە زۆر بێ و ڕێژەی دەنگدانیش مەسەلەن زۆر بێ بە جوورێک دەبێت و ئەگەر بەعکسی ئەواش ینی لە دهۆک ژمارەی ڕێژەی بەشداربوون ببوورە زۆرە ئەو ژمارەیە زیاد دەبێت بەڕاستی ینی بە دقیقی نازانم ئێستا چەندە لە هەولێر بە شێوەیەک دەبی و سلێمانی بە شێوەیەک و حەلەبچەشەوە. بەڕێز سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووتری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان زۆر سپاس کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی. دەستخۆش.